ئەو کۆنە بەعسیە پیسانەی کە لەگەڵ شاوەرا بوون و ئەیانویست خلافەتی فاتمی جارێکی تر خلافەتی عوبەیدی زینوکەنەوە جوابیان نارد بۆ یۆنان بۆ بیزەنتیەکان بۆ بەیت المەقدیس وتیان ئەگەر بێن ئێمە لەدەست سەلاحەدین نەجاتمان بن ئێمە میسر تەسلیمی ئێواکەین بە 50,000 کەس لەناو کەشتیە هاتن دەوری دڵمیاتیان گرت الله دڵمیات لە کەنارەکانی ڕۆژهەڵات دەریای بەحری ئەبیضی متەوەسطە سەلاحەدین وتی خۆتان بگرن پیاوی چابن نامەیەکی نات بۆ نورەدین زەکی وتی نورەدین لەسەرەوە جێیشم بۆ هاتووە لە ناویشەوە هەمووی دوژمنە ئێرە چۆڵکەم بچم بۆ دڵمیات لە پشتەوە ئینقلاب بکرێ ئێرە بگرم دڵمیات گیراوە لە قایرەیە بمێنمەوە دڵمیات گیراوە خۆت حەل لێ بکە نازانم جێشم بۆ نێری چیەکەیت ئەڵێ نورەدین زەکی زۆر پرزە بوو خوایە چی بکات دەستی ناگاتە میسر ئەبێ بەناو خاچپەرستەکانە تێپەڕ بێ دووریشە تا ئەم ئەگاوان گەیشتون هەستا لە پشتەوە هێرشی کرد بۆ چۆ بۆ بەیت المەقدیس لە قەلعەکانی دەوروبەریە قەلعەکانی حاریم و ئەو شوێنانەی کە خاچپەرستەکانی تیا بوو بۆ ئەوەی کە ترس لە سەریان دروست بێت و بێنەوە بۆ بەیت المەقدیس و زەخت لەسەر سەلاحەدین لە میسرکەم بێتەوە سەیری مامۆستا و قوتابی چەند ئیشەکانیان جوانە ئەلێرەوە زەخت دەکات بۆەوەی کە زەختەکەی سەلاحەدین بێتەوە جارێکی تر ڕووبکاتەوە دیمەشق طبعا لە دمیاطە زنجیریان بڵاو کردەوە قووەتێکی زۆریان خست سەلاحەدین براکەی خۆی برازاکەی خۆی تورانشار لەگەڵ تەقیەدین عومەرە هەردووکی نار بۆ ئەوێ لێ بۆی کە بەر بەو جێیشە بگرن ئەڵێ زنجیریان بڵاو کردەوە بۆی کە کەشتەکان نەتوان لەنگەر بگرن و بێنە پێشە زستانیش بوو خوای گەورە لافا و سەرمایەکی بۆ ناردن هەڵە لەرزین برسێتیش ڕووی تێکردن ئەو جێیشە بۆ شوەیە مایەوە نورەدین زەکیش لە پشتەوە هێرشی کردووە سەر بەیت المەقدیس بۆی کە جێشەکە بجێڕێتەوە ئەڵێ ئانەم کاتەیە نورەدین زەکی هەر دوعایە کرد چی بکاڵێ ئەڵێ زۆر پرزە بوو ئەڵێ ئیمامی مزگەوتەکە هات وتی نورەدین ئەم شەو خۆم بە پێغەمبەری خوا بینیوە صلی الله علیه وسلم وتی بە نورەدین بڵێ خاچپەرستەکان شکستیان هێنا و لە دمیات کشاونەتەوە و زەخت دەسە سەلاحەدین نەماوە لەبەرەوە هیچ خەمی نەبێ وتی ئەی پێغەمبەری خوا لە خەوەکەمان پێم وتووە نیشانەیەکم بەرێ و پیا باوەڕم پێ ناکە وتی نیشانەکەت ئەوە بێ کە جارێکیان نورەدین زەنکی لەناو مەجلیسێکە ئەبووتی زۆر چار خوای گەورە لە شەهیدی پاراستومی خەی بۆ بەنسیبم بێ نەکوژراو ئەوانی دەوروبەریشی وتیان قوربان خوا نەکات تۆ بکوژەی تۆ بکوژەی ئومەتێک ئەمرێ بەدەستەوە ئومەتێ دوای تۆ ئەمرێ ئێمە دوای تۆ چی بکەین وتی بۆ چێ دینی پاراستووە پێش نورەدین زەنکی کوڕە خوای گەورە خۆی دینەکەی خۆیە پارێزێ من چیم ئەلێ دوایی سەری خستە سەر سوزدا نورەدین زەنکی وتی خوایە موسڵمانەکان سەرخە لەم شەڕەیە خوایە من سەر نەخەیت خوایە نورەدین زەنکی چییە سەری خەیان سەری نەخەیت نورەدین زەنکی سەگ چییە موسڵمانان سەرخە کە کابرا خەوەکی بۆ جێڕایەوە نورەدین زەکی خۆی زانی لە سوزدەیە چی وتۆ چ دوعایەکی کردووە لە حارم وتی نیشانەکەم پێ بڵێ وتی پێغەمبەری خوا پێی وتی بەو ناو نیشانەی کە وتیت نورەدین زەنکی چییە خوێڕیوە سەری خەیت خوایە موسڵمانان سەرخە وتی خەوەکە سەحیح نییە ڕاستیەکەم پێ بڵێ وتی وتوتە نورەدین زەنکی سەگ چییە دەستی کرد بە گریان ئێستا نیشانەکەت بەخوا زانم و پێغەمبەری خوا بە صلی الله علیه وسلم چکۆ دوعای بەس خۆم لە خۆم کرد وەلی سەگ چییە ئەلێ فعلا جواب هات کە کشاونەتەوە و ترسیان هەبووە لە بەیت المەقدیس لەبەرەوە حەزارەکەیان لابرد بۆیە خۆشەویستەکانم سەلاحەدین ئینجا ئاهێکی بەبەرە هات